کچێ خانزاد بەڵێ چ بووە چییە کا ڕۆمان شاوەشی ڕۆمان کا چوویتە لەم سوزان چێوە چووە کچێ کو نازانی ئەدێت و داگنی چوویتە مزگەوتێ و تەواوی ئەم ڕۆژێ خۆم دەمزانی باش ئەتوو چ داکەچی ئەمە 100 جار پێم گوتی لێ نەگەڕێ ئەو کوڕە بستە مزگەفتێ لۆ لێگەڕای بستە مزگەفتێ کوڕە گوناح دەگاتێ ئەتوو بە خۆت نوێژی ناکەی لەواز لەو کوڕی ناینێ کچی ئەمە چم کردیا ئەمە کوڕی خۆمە حەز ناکەم بستە مزگەفتێ دوایە ئەوە تونڕەو دەرەچی تونڕەو ئەمە چی لێ بکەین ئێستا لێ نەگەڕین باشترە نەک دوایە والله ئەمە لاقەم نێ خۆم گوناح بار ناکەم ناوەڵڵا پێی بڵێ مەچۆ مزگەفتێ کچی ئەتوو چ داکەچی ناتوانی ئەو کوڕەی تەربیەت دەی ئێستا بە خۆم دەچم عیلاجی دەکەم تێگەشتی کێواچی وەرە وەرە مەڕۆ وەرە خوایە هیدایەتی بدەی خوایە ئەتوو وەرە ئەمن هەستم بە کوڕم بڵێم مەچۆ مزگەفتێ خوا هیدایەتت دا یا ڕەبی بابا وتشتكي للكوانا ادي دوام الشركه دي بابا لو قسم لقرناكي تشي بس دبر هاتي ما مزقفتي بەڵێ ئەم چەند جار پێم گوتی ئەتوو کوڕم بێ مزگەفتێ ئەتوو تێناگەی لۆ دەکەی بابا السيرة زۆربەی بابەکان داد و بێدادیانە لەدەست کچ و کوڕەکانیان کە بێشەرعی خودای دەکەن ئێستا شەتو بۆ من دەڵێ بەڕۆ مزگەفتێ نێژی بەکە کوڕم ئەوەندە مەچۆ مزگەفتێ دینی ئەوەندە بە قولی وەرمەگرە تێگەشتی بابا گیان بە قوربانت بم دینی ئیسلام ئەوهانەیە کە تۆ باسی دەکەی بابا جوانترین دینە ئەتوو لەبەر چووها دەڵێ بابا کوڕم حەز ناکەم بچە مزگەفتێ ئێستا دوایە بچم مێشکت دەشۆنەوە ئینسانێکی تونند لێ دەرەچی ئەمە چ بکەم بابا گیان بە قوربان بم دینی ئیسلام تونندڕەوی شتێدا نییە ئەتوو لەو باسی ئەو شتانە دەکەی بابا کاکە مەچوومە تێگەشتی حەز ناکەم بچی بابا بە قوربانت بە بابا تکات لێ دەکەم بابا گیان وەڵڵا تونندڕەوی تێدا نییە ئاخر لەبەر چە تووها دەڵێ بابا کوڕم ئەمن حەز ناکەم بچیە مزگەفتێ تێگەشتی ئێستا تەواو ئەوەندەی مەرێ ما بیبڕێنەوە بەسە تاو هیچ قسەی نەکەی تاو